Ayşlar bile broşa.
گۆڵەکە بووە پێنجمین گۆڵە پێنجمین ئێستا چەندە؟ 16.5.
تازه گل بود؟ نه لا کدانش کدانش اعمل اكون زين تسووا لايف مو؟ انا لايف ماني بس باخذ بجولي نور الله
دانا هرم لي يطلع الو انا عملت مسألة ماشي بري والله هيدا مش كتاضي كهرباء نخشوا بري ايه كم تتاوض ايه بريستيوني بيتكسح بري
دوای بڵای دەکەین لە یوتیوب بەکامی لەوەی حوسێنی هەیە بەکامی باشە حوسێن محەممەد بروشة
چار یه مسماری چه ساعت چار و نیم ورا الدقيق هو ورا الدقيق هو ورا قينا
Bunu bir saat bu ne hali? Kim veriyor? Buradan hep böyle fazlası. Buradan korun. Valla hayır. Valla gelen o var. هاي تمسك والله هم الركود هم الركود عمي Bazar bu dünya var. Bana bir de zaten kütüphane hoş ne yapayım? سردنا كردستاني هذا مهم يا من مين؟ هاتم قول الشكرات تصوير مرة صار. قول لابو دنيا. كوردستان والله سلامة Nasıl?
ايوه Kaka danšin. Kurat. Sağ ol.
صار دقيقة صار الزاب بدأ يصير صار مدو كلمة زانم أخوك سير الو ماما الو ماما ماما هاتم هاتم في نظري التلفون زوج تصور والله يجزيك العب ليه يا ابنها ان شاء الله صار بقشني يعني مخلاص نبي نضرب الدارك ان شاء الله ماما ماما اه
Kapin. Ha? Kal. Bayram. Bir dakika. Ha. Kesip koy. Olsun. Ya ne bileyim Mustafa. Bakın şöyle. Tamam. يلا كافي واش
پەنجا تەواو. لای من دوو چێر دەگرتەوە. ناوی خۆی بسم الله الرحمن الرحیم. ئەوە دزانم پیاوە یەک هەفتێ فەریق وەرگرتییم. سبا هەموو کوردستانجی بزانن ئەمە ئیشیمە فەریقی ڕەدیف ئەمە ئیشیمە لە بۆ خەتی یەکە. ئێستا بەرنامە وا مندانەیە ئینشاءالله ئیشیمە هەموو لەگەر فەریقی هەیە کە ئێستا تەنسیقیم هەیە لەگەر مدەربی یەکەم حاولەتکن تەنسیقەکە مەسەن لەگەر یاریزان ئەو فکرە دەبای ئەمە بۆ گەڕن حەز لێمە بۆ ئەمە هاتبووم بڕاستی لە بۆ ئەمە بەسەرکەون بەس برێ نەرێ فارق چ بوو فارقی عەملی ئینسیجام فارقی عەملی ئینسیجام زۆر دەوری هەبوو ئینسیجامی ئەندرین ئێستا ئەندرین برێ نەرە لەوەی فەریقێکی چاکخانی کوردستان بوو تا ڕەقەم لە کوردستان ئەسلوبی فەرق هەیە ئینسیجام حالەتی ئینسیجام وەضعیەتی باشتر بوو لە ئێمە ئەمە یاریزانی باش تێدا هەیە بەس ئەمە پێویستە بکاتن ئینشاءالله ئەمە ئیش دەکەن لەسەر مەوزوعانە ئەغڵات بوون توانێ هەر ئەختا جارێ گۆل دێ ئەمە وەکم پێگوتی هندێک ئیش دوێ لەسەر فەریق عامەتەن یاریزانی گەنج تێدا هەیە با ئەمە تۆمۆح زیاتر دروست بکەن بۆ ئەتانی بگێتە ڕەقەمێک لە بۆ خەتی یەک ئینشاءالله. سەرەتا سپاس بۆ خۆی گەورە ئەمڕۆ لەگەڵ یانەی وەرشی هەولێر یانەی هەولێر یانەیەکی گەورەی خولی کوردستانە سپاس بۆ خواتوانیان بە ئەست و ئەنجامێکی زۆر باش یاریەکە بینەوە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبینین ئەلحەمدوللا ئیشاڵڵا ئەو دافعەیەکی زۆر باش دەبێت بۆ ئەوی بتوانین لە یاری سیروانی نوێ زۆر باشتر یاری بکەین و سەرکەوتن بەدەست بێنین.